جارێکی دیکە پرسی بە ئەندامبوونی فینلەندا لە هاوپەیمانیتی باکووری ئەتڵەسی ناتۆ هاتوۆتەوە بەرباس، رووسیاش هەڕەشە لە وڵاتەی سکەندەنافیا دەکات. بەهۆی لەشکرکێشی رووسیا بۆسەر ئۆکراین، فینلەندا گۆڕانکاریەکی مێژووی و گەورەی لە هەڵوێستیدا کردووە و ماوەیەکە بە ئەندامبوونیان لە ناتۆ تاوتوێ دەکەن. سانا مارین سەرۆکوەزیرانی فینلەندا ڕایگەیاند لە ماوەیەکی نزیکدا بڕیاری بە ئەندامبوون لە ناتۆ دەدەن، ئەوەش دوای ئەوەی حکوومەت و پەرلەمان بە وردی لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی ئەو بابەتە تاوتوێ دەکەن و لێ دەکۆڵنەوە. Suomalaiset kantavat syvää huolta Ukraina. مارین دەڵێت بە ئەندامبوون یاخود بە ئەندام نەبوون لە ناتۆ دوو بژاردن لە بەردەمیاندا و هەردووکیان بێسزا نابن، بەڵام پێویستە کاریگەریە کوردمەودا و درێژمەوداکانی بە هەندوەر بگیرێت. ئامانجی سەرەکیشان پاراستنی ئاسایشی فینلەندا و فینلەندیەکانە. سەبارەت بە جددیبوونی فینلەندا لەسەر ئەو بابەتە، پەیمانگای نێودەوڵەتی بۆ توێژینەوە کە بارەگاکەی لە لەندەنی پایتەختی بەریتانیای ڕایگەیاندووە فینلەندا زوو بێدیان درەنگ دەبێتە ئەندامی ناتۆ، ڕەنگە بە ئەندامبوونەکەش لە لووتکەی داهاتووی ناتۆدا ڕوو بدات کە ڕۆژانی 29 حوزەیران لە مەدریدی پایتەختی ئیسپانیا بەڕێوە دەچێت. بە وتەی پسپۆڕان بە ئەندامبوونی فینلەندا لە ناتۆ ئەگەری سەرهەڵدانی جەنگ لە ئەوروپا بە شێوەیەکی بەرچاو کەم دەکاتەوە، چونکە فینلەندا سنوورێکی دوور و درێژی لەگەڵ رووسیادا هەیە و خاوەن سوپایەکی بەهێز و گەورەیە، ئەوەش هەموو پیلانێکی رووسیا بۆ جەنگی فراوان لە ئەوروپا لەناو دەبات. بە پێی ڕاپرسیەکیش لە سەدا 62 هاوڵاتیانی فینلەندا پشتیوانی بە ئەندامبوونی وڵاتەکان لە ناتۆ دەکەن، لە کاتێکدا لە سەرەتای دەستپێکردنی جەنگی رووسیا ئۆکراین تەنها 53% فینلەندیەکان پشتیوانیان بۆ چوونە ناو ناتۆ دەربڕی بوو. ساولی نینیستۆ سەرۆکی فینلەنداش دەڵێت چیتر ئەو بابەتە پێویستی بە ڕاپرسی و دەنگدانی ڕەسمی نییە، چونکە زۆرینەی هاوڵاتیانی وڵاتەکەیان پشتیوانی دەکەن.